لە سێدارەدان تیرۆری دەوڵەتی لە پێناو سەپاندنی دەسەڵاتێکی ناڕەوادا. لە سێدارەدان بە هەر شێوازێک و لەژێر هەر پاساوێکدا بێت هیچ شتێک نییە جگە لە کوشتنی بە ئەنقەستی ڕێکخرا و بەدەستی دەوڵەت. کاتێک ئەم سزایە دەکەوێتە دەست حکوومەتێکی کە نەمەشروعیەتی جەماوەری هەیە و نەسەرەتایی ترین مافەکانی مرۆڤ بە فەرمی دەناسێت، لە سێدارەدان دەبێتە ئامرازێکی ئاشکرا بۆ تیرۆری دەوڵەتی، ئامرازێک بۆ سەپاندنی بێدەنجی بەسەر کۆمەلگادا. کۆماری ئیسلامی ئێران یەکێکە لە دیارترین نمونونەکانی دۆخێکی لەم شێوەیە. حکوومەتێکی کە لە تەواوی تەمەنی خۆیدا پەتی سێدارەی کردووە بە یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی مانەوەی سیاسی خۆی. لە سەرەتای ئاگربەستی شەڕی چل ڕۆژەوە کۆماری ئیسلامی هەموو ڕۆژێک لانیکەم بەندکراوێکی سیاسی لە سێدارە داوە. ئەم پرۆسەیە بەڕێکەوت نییە. هەر کاتێک خەیرانی سیاسی کۆمەڵایەتی یان ئەمنی پەرەدەستێنێت، دام و دەستگای لە سێدارەدانیش بە خێرایی زیاترەوە دەکەونەگار. دەسەڵاتێکی کە لەگەڵ ناڕزایەتیەکی بەربڵاوی جەماوەری، نەبوونی پێگەی کۆمەڵایەتی و خەیرانە ئاڵۆز و یەک لە دوای یەکە سیاسی و ئابوووریەکان بەرەوڕوە، بۆ نیشاندانی هێز پەنادەباتە بەر سادەترین و لە هەمان کاتدا دڕندانەترین ئامرازی خۆی، کە ئەویش بریتیە لە سەندنەوەی ژیانی مرۆڤەکان. بەڵام لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی تەنیا بەشێکە لەم سیاسەتی چاوترسێنکردنە. کۆماری ئیسلامی هاوتەریب لەگەڵ سەرکوتکردنی ڕاستەوخۆی نێرانی سیاسی، جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی لەو پەروەندانەشدا کە بە تاوانە ئاساییەکان ناسراون چرتر کردوێتەوە. ئامانج لەم سیاسەتە دووفاقیە ئاساییکردنەوەی مەرگ، پەرەپێدانی کەشی ترس و تۆخاندن و سەرکردنی کۆمەلگایە لە ئاست تند و تیژی دەوڵەتیدا. کاتێک هەموو ڕۆژێک هەواڵی لە سێدارەدانی چەند مرۆڤێک بڵاو دەبێتەوە، حکوومەت هەوڵ دەدات مەرگ بکات بە بەشێک لە ژیانی ڕۆژانە و ڕووداوێکی بەردەوام و ئاسایی کە هەستیاری گشتی لەناو ببات. بە پێڕاپۆرتی ساڵانەی ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران، لە ساڵی 2025دا لانیکەم 747 کەس لە ئێران لە سێدارە دراون. ئەمە بەرزترین ڕێژەیە لە ساڵی 2010 تا ئێستا. نمونەی بە ئازاری لە سێدارەدانی چەند ڕۆژ لەمەوبەری ئەسما زارعی تەمەن 28 ساڵ لە بەندیخانەی ناوەندی ئەردەبیل قوڵایی ئەم دڵڕەقی و وەحشیگەریەی نیشاندا. ئەو لە کاتی دەست بەسەرکردنیدا دووگیان بوو، منداڵەکەی لە ناو چواردیواری بەندیخانەدا لەدایک بوو. ئەم منداڵە ئێستا لە تەمەنی 2 ساڵیدا بۆ هەمیشە لە سۆزی دایکی بێبەش کراوە. لە سێدارەدانی ژنێکی گەنج تەنیا مردنی تاکێک نییە، بەڵکو مەحکومکردنی منداڵێکە بە بێدایکی، بنەماڵەیەک بە داغداربوونی هەمیشەیی و کۆمەلگایەک بە تەحملی زامیشی ئەخلاقی. لە هەمان کاتدا بەندی ژنانی بەندیخانەی ئەردەبیل نزیکەی 80 بەندکراو تێدا ڕاگیراوە و لانیکەم 7 ژنی دیکە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە. ژنانێکی کە هەموو ڕۆژ و شەوێک لەگەڵ کابوسی بیستنی ناوی خۆیان بۆ گواستنەوەیان بۆ پایپەتی سێدارە دەژین. ئێران لە ساڵی 2025دا بەرزترین ڕێژەی لە سێدارەدانی ژنانی لە جیهاندا تۆمار کردووە. لەم ساڵەدا لانیکەم 48 ژن لە سێدارە دراون. ئەمە ژواتە زیادبوونی 55% بە بەراورد لەگەڵ ساڵی پێشووتر. ئەم ئامارە تەنیا نیشاندەری ئاستی سەرکوتکردنەکان نییە، بەڵکو نیشاندەری پێگەی ژنانە لە سیستەمێکدا کە ژنکوژی و دژەژنبوون، کۆنتڕۆڵکردنی جەستە و ژیانی ژنان و سەرکوتکردنی دەنجی ئەوان بەشێکی دانەبراوە لە سروشتی ئەو شێوازە سەرکوتە. زۆربەی ئەو ژنانەی کە سزای لە سێدارەدانیان بەسەردا دەسەپێت، خۆیان قوربانی ساڵانێکی زۆر لە هەژاری، تند و تیژی خێزانی، بێمافی، هەڵاواردن و بێپەنایی کۆمەڵایەتی بوو. سیستەمێکی کە نەک هەر پشتگیری لێ نەکردوون، بەڵکو لە کۆتاییدا لەلایەن هەر ئەو سیستمەوە دەبردرێنە پای پەتی سێدارە. کۆماری ئیسلامی نەک هەر یەکێک لە پڕ ئەژمارترین، بەڵکو یەکێک لە دڕندانەترین سیستمەکانی لە سێدارەدان لە جیهاندا بەڕێوە دەبات. ئەم ڕژیمە لەو بەدەگمەن حکوومەتانەیە کە هێشتاش ئەو کەسانەی لە کاتی ئەنجامدانی تاواندا لەژێر تەمەنی یاساییدان لە سێدارە دەدات.
هەروەها بە جێبەجێکردنی سزای لەسێداردان لە بەرچاوی جەماوەر جەستەی مرۆڤ دەکاتە شانۆی نیشاندانی هێز. مرۆڤەکان لە مەیدان و کۆڵاندا بە دەکەلی جەروسەقیلەکانەوە هەڵدەواسێت تا مەرگ بخاتە بەرچاوی هەمووان و تۆوی ترس و خۆف لە مێشک و زێنی هاوڵاتیاندا بچێنێت. دیمەنی لەم شێوەیە ڕێوڕسمی ئاشکرای سوکایەتیکردنن بە مرۆڤ. دام و دەستگای تەبلیغاتی حکوومەت هەوڵ دەدات لە سێدارەدان وەک ئامرازێک بۆ کەمکردنەوەی تاوان، دابینکردنی ئاسایش و جێبەجێکردنی دادپەروەری بناسێنێت. بەڵام ئەزمموی جیهانی و توێژینەوە باوەڕپێکراوەکان گەلێک جار نیشانیان داوەکە سزای دەستێدارەدان کاریگەریەکی ڕێگری کارانەی کاریگەرتری لە سزا جێژگرەوەکانی تر نییە. هیچ کۆمەلگایەک بە کوشتنی کەسانێکی کە گومانی تاوانباربوونیان لەسرە ئەمن و ئارامتر نەبووە. ئاسایشی کۆمەڵایەتی نەک لە پەتی سێدارەوە بەڵکو لە دادپەروەری کۆمەڵایەتی، پەروەردە، خۆشگوزەرانی، یەکسانی، پشتگیری دەرونی و کۆمەڵایەتی، ڕەخساندنی هەلیکار، کەمکردنەوەی هەژاری و بوونی سیستمێکی دادوەری دادپەروەرانەوە سەرچاوە دەگرێت. واقعیە دەوەیە کە مرۆڤەکان هەر لە سەرتاوە بە بکوژ سەرپێچیکار یان تاوانبار لەدایک نابن. زۆربەی تاوانەکان لە بەستێنی پڕ لە هەژاری، پێکاتەیی، بێکاری، بێبەشی، ئالوودەبوون بە ماددە هۆشبەرەکان، توندوتیژی، نائەداڵەتی، هەڵاواردن و داڕمانی پشتگیریە کۆمەڵایەتیەکان دەشکەڵ دەگرن. حکوومەتێکی کە بە سیاسەتە ئابووری و کۆمەڵایەتیەکانی خۆی هەژاری، بێهیوایی و توندوتیژی بەرهەمدێنێتەوە، دواتر قوربانیانی هەر ئەم بارودۆخە بە ناوی عەداڵەتەوە لە سێدارە دەدات. ئەمە ئەو پەڕی دووڕوویی نەزمێکی نائادڵانەیە. سەرەتا مرۆڤەکان لە دۆخێکی بێبەشی و پڕ لە توندوتیژیدا بەجێ دەهێڵدرێت، پاشان بەهۆی لێکەوتەکانی هەمان بارودۆخ لە ناویان دەبات. لە دۆسیە سیاسیەکاندا بابەتەکە زۆر لەوەش ڕوونترە. لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی هەوڵێکە بۆ لێناوبردنی نێران و دروستکردنی ترس لەناو کۆمەلگای ناڕازیدا. کۆماری ئیسلامی لە یەکەم ساڵەکانی دامەزراندنیەوە هەر لێ ئەدامە بەربڵاوەکانی ڕۆژانی سەرەتایی دوای ڕووخانی ڕژیمی شاوە بگرە تا دەیەی 60 و تا لە سێدارەدانی خۆپیشاندەران و هەڵسوراوانی سیاسی نیشانی داوە کە بۆ سڕینەوەی نیارەکانی لە هیچ چەشنە توندوتیژیەک دەست ناپارێزێت. دادگاییکردنە چەند خولێکیەکان، وەرگرتنی دادپێدانانی زۆرەمدی، ئەشکەنجە، بێبەشکردن لە پارێزەر، پەروەندەسازی ئەمنیەتی و دەرکردنی سزای مەرگ لە زمرەی پێکهاتە ناسراوەکانی ئەم دەستگای سەرکوتەیە. بەڵام هەرچەندە حکوومەت زیاتر لە سێدارە بدات، زیاتر ئەوە نیشان دەدات کە لە کۆمەلگا دەترسێت. لە سێدارەدان نیشانەی هێز نییە، نیشانەی خەیرانی مەشروعیەتە. حکوومەتێکی کە بتوانێت بە ڕەزامەندی جەماوەر حکومڕانی بکات، پێویستی بەوە نییە هەموو ڕۆژێک پەتی سێدارە هەڵواسێت. هەرچەندە سزاکان درڕندانەتر و بێبەزەییانەتر بن، ئەو ڕاستیە پتر دەسەلمێنن کە دەسەڵات تا چ ڕادەیەک لە ئازپاراستنی دەسەڵاتی خۆیدا بێتوانا و سەر لێ شێواوە. کۆماری ئیسلامی کە لە 37 ساڵی ڕابردوودا نەیتوانیوە ئازادی، خۆشگوزەرانی، ئەمنیەتی ئینسانی یان دادپەروەری بۆ خەڵک دابین بکات، ئێستا بە چڕکردنەوەی لەسێدارەدانەکان هەوڵ دەدات نەبوونی مەشروعیەت، بەزاڵکردنی ترس و تۆقاندن قەرەبوو بکاتەوە. سەرەڕای هەموو ئەمانە ترس هەمیشە بەردەوام نابێت. هەر لە سێدارەدانێک بنەماڵەیەک داغدار دەکات، بەڵام هاوکات تۆوی تووڕەییەکی نوێ لە ناخی کۆمەلگادا دەشێنێت. هەر پەتێکی سێدارە ڕەنگە بۆ ساتێک بێدەنجی بچەسپێنێت، بەڵام لە یادەوەری کۆمەڵانی خەڵکدا دەبێتە بەڵگەیەک لە دژی دەسەڵات. مێژوو نیشانی داوەکە توندوتیژی دەوڵەتی دەتوانێت بزوتنەوەکان سەرکوت بکات، بەڵام ناتوانێت ئاواتی ئازادی و گەیشتن بە دادپەروەری لەناو ببات. لەم ڕۆوە دەبێت خەبات لە دژی لە سێدارەدان خەباتێکی بنەڕەتی، گەشتگیر و بێجیاوازی بێت. ئیدانەکردنی لە سێدارەدانە سیاسیەکان پێویستە، بەڵام بەز نییە. ئەگەر تەنیا لە دژی لە سێدارەدانی نێرانی سیاسی بوەستینەوە و لە سێدارەدانی بەندکراوانی تاوانە ئاساییەکان قبول بکەین یان لە ئاستیاندا بێدەنگ بین، ئەوە ئەسڵی مافی ژیانمان مەرزدار کردووە.
مافی ژیان مافێکی گشتیە، نە پاداشتێکە بۆ بێتاوانی سیاسی و نە ئیمتیازێکە کە دەوڵەت بتوانێت وەری بگرێتەوە. دژایەتیکردنی لە سێدارەدان دەبێت هەموو مرۆڤەکان بگرێتەوە بەبێ لە بەرچاوگرتنی تاوانێکی کە دراوەتە پاڵی پێگەی کۆمەڵایەتی، بیر و باوەڕ، ڕەگەز، نەتەوە یان ئاین. ئەمڕۆ بەرگریکردنی بێشەرت و مەرج لە هەڵوەشاندنەوەی سزای لە سێداردان بەشێکی دانەبراوە لە خەبات لە پێناو کۆمەلگایەکی ئازاد، یەکسان و ئینسانیدا. ناتوانرێت داوای ڕزگاربوون دەستەمکاری بکرێت و لە ئاست دام و دەستگای مەرگدا بێدەنگ بیت. ناتوانرێت باسی کەرامەتی مرۆڤ بکرێت و گیانی مرۆڤ بە پەتی سێدارە بسپێردرێت. خەبات لە دژی دەسێدارەدان خەباتە لە پێناو مافی ژیان، لە پێناو کەرامەتی ئینسانی و کۆتایی هێنان بە یەکێک لە دڕندانترین شێوازەکانی تونند و تیژی دەوڵەتی. ئەم خەباتە دەبێت ببێتە داواکاریەکی گشتی کۆمەڵایەتی و سیاسی، نابۆ دەسێدارەدان لە هەر کاتێکدا لە هەر شوێنێک و لە دژی هەر مرۆڤێک.